مبارك باوکی عەبدوڵڵای کوڕی مبارک کۆیلە بوو لە خۆراسان. کۆیلە بوو بەهۆی جوانی ڕەوشتیەوە، بەهۆی ئەمانەت پارێزیەوە، بەهۆی ئەخلاقی بەرزیەوە گەورەکەی ئازادیەکە ئەڵێ بڕۆ ئازاد بەو هیچ شتێکیشم ناوێلێت. کە ئەوسا کۆیلە ئەگەر ئازاد کرایە مکاتەبەی لەگەڵە کرابووە تا مدەتێکی زۆر پارەی بایە بە خاوەنەکەی بەپێی ئەو کتابەی لە بینیانە هەیە. لەبەر دین و ئەخلاق و ڕەوشتە جوانەکەی وتی بڕۆ ئازاد بە هیچم ناوێلێت. ڕۆی مبارەک ئەگەڕا بە دوای ئیشە هیچ ئیشێکی دەست نەکەوت باخێک نەبێ باخەوانی تیا بکە، چونکە کۆیلەش بوو. کۆیلەی ئەوسا لە زۆر ئیشیە زانی، هەستا بوو بە باخەوانی کابراەک. تەمەنی چەندێکە؟ تەمەنی 22 ساڵە. 3 ساڵ باخەوانی ئەو پیاوە بێ. ڕۆژێکی ئەو پیاوە میوانی دێ، بانگیەکە ئاڵێ ئەی مبارەک بڕۆ هەندێ هەناری شیرینمان بۆ بێنە لە باخەکەمانە. ئەچێ کۆمەڵی هەنار لێ کاتەوەی هێنێ و لە بەردەستیانە دایانێ. کاتێک هەنارەکەنەوەی خۆن ترشە، ئەفەرمێ ئەی مبارەک تۆ هەناری ترش و شیرینە لە یەک بۆ جیا ناکرێتەوە، من وتم شیرین بۆ ترشە هێنا. ئەفەرمێ جا من چوزانم کامیان ترشە و کامیان شیرینە. ئەفەرمێ بۆ لێو نەخواردووە؟ ئەفەرمێ خۆ تۆ ئیزنە نەیاوە، تۆ ئیزنە نەیاوم هەتا ئێستا پێو نەوتم لەم باخە بخۆی قەینا منش نەمخواردووە، ئیزنە نەیاوم. 3 ساڵە لەوێ هەنارێکی نەکردوێتەوە بیخوا. 3 دانە ساڵە لەوێ ئەو پیاوە هەنارێکی نەکردوێتەوە بیخوا. وتی تۆ ئیزنە نەداوە. تۆ بەڕاستە؟ دیارەوە جەڵا باوەڕە پێ ناکە. هەستا چوو لە دراوسەکانی پرسی، سوێندی یەک بەیەکیانیدا. خۆ باخێ و ساوەکو ێستا نەبوو شورای هەبێ و قولەی تیا بێ و بابەتانە ئەمووی ئاوا سادە بە سنوورێ جیاکرابوویەوە بە چاڵ یا بە کۆمەڵە بەرد یەکتریان نەبینی. وتی سوێنتان ئەدەم بە ئەڵڵا تا ئێستا مبارەکتان دیوە دەست بەرێ بۆ میوەیەکیان باخە بیخواوتیان نە بە ئەڵڵا نەمان دیوە. وتی ئەی ئەوەی ئەوەریە سەر عەرزی لێ کرد وتی ئەیدا بە باڵندە و بە ئاژەڵەکانی خۆت ئەوەشی ناخوارد. ئەوەی وەریوەتە سەر عەرزەکە، ئەوەش حەقی ئاژەڵ و باڵندەکانی خۆیەتی کە ڕای گرتووە لەو باخەیە. تروشترە مەڕە بزنە مریشکە کەڵەشێرە هەرچی هەیە. هاتەوە بۆ لای عەبدوڵڵای کوڕی بۆ لای مبارەک فەرمووی ئەی مبارەک پیاوێکی عاقڵ دیاری پرسیارێکی لێ یەکەم، ئەگەر ئینسان کچێکی هەبێ بەچی با باشە؟ فەرمووی لەم وڵاتەی ئێمەیە 4 جۆر خەڵک ئەژی وە کچ بە 4 جۆر کەسە درێ. یەکەمیان جوولەکەن، کچ بە دەوڵەمەند نەبێ نایەن. سەیری خۆکە بزانە چی بەچە جوولەکە بی کچ بە دەوڵەمەند بێ نەیی ئابۆ شێوە. دووەمیان وتیان گاورەکانن، دووەم فەرمی گاورەکانن، کچ بە جوانی نەبێ نایدەن. سەیری خۆکە بزان گاوریان. سێمیان مەجووسن، ئاگرپەرستەکانن، کچ بە هێز و دەسەڵات نەبێ نایەن. سەیری خۆک بزانە مەجووسی دیان نا. فەرمی چوارەمیان موسڵمانانن، کچ بە دین و ئەخلاق نەبێ نایەن، بە تەقوا نەبێ نایەن. فەرمووی هەڵی بژێرە تۆ خۆ لە کام سەنفەیانی؟ تی وەڵڵاهی قسەت کرد نەسیحەتێکی حەقی کرد بوو. دەی من لە موسڵمانانم ئەوە کچێکم هەیە وەڵڵاهی فەرمووی لەم خۆراسانەیە لە تۆ متەقیتر شک نابمەوەیان بە تۆ. خۆی پاراستووە لە خواردنی هەنارێک. ئەڵڵا جەلە جەلالە چی پێبەخشی؟ باخەکەشی پێبەخشی، ژنیشی پێبەخشی، کابراشی پێبەخشی، کردیە خەزووری. باخەکەش بوو بەهی خۆی، کچی کابراش بوو بە ژن، کچەکەی خۆی پێبەخشی. لەو کچە کێی بوو؟ عەبدوڵڵای کوڕی مبارەک. بڕۆ ژیان نامەی بخوێنەرەوە. لە چیە ئەیگری؟ ئیمان بووە. لە بەخشینی پارەیە کەس پێیان نەگەشتوەتەوە. عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی ئەڵڵای لێبێ. لە جیهادا کەس پیای نەگەشتوەتەوە. لە جەنگێکا لەگەڵ ڕۆمەکان دەموچاوی خۆی هەڵپێشاوە. ئەمەندە کەسێکی مخلیصیش بوو، ڕیاباز نەبوو بۆی پێی نەزان. دەموچاوی خۆی هەڵپێچا بوو. فەرمێ عیجلێک هاتە دەرەوە لە ناو ڕۆمەکانەوە وتی کێیە بۆ مبارەزە؟ ئەفەرمێت تا 11 ئیماندار چوونە دەرەوە، یەکێک هەمویانی کوشت. ئەفەرمێ ئاخر جار
دەموچاوی خۆمم تون کردەوە ڕۆشتم خۆشی نایگەڕێتەوە ڕەفیقەکەی گێڕێتەوە کە دێتەوە دوایە کەوێ دوای شەڕەکە حتا ئەزانێ عەبدوڵڵای کوڕی مبارەکە سوێنی ئەدا ئەڵێ نەیگێڕیتەوە بۆ کەستا خۆ مەمرم با ڕیایی نەمگرێتەوە ئەوەی خۆی ئەمرێن جا باسیەکە ئەی جەماعەت ئەزان لەو پیاوە کێ بوو کە ئەو ڕۆژە وای کرد لە بەرامبەر ڕۆمەکانە عەبدوڵڵای کوڕی مبارەک ئەفەرمێ چوویە دەرەوە بۆی ئەو عیجلەی کوشت دوایی یانزەی کە هاتنە دەرەوە بۆ مبارزە ئەو یانزەیەشی کوشت دوایی جەنگان خۆی بەتەنیا بەناو لەشکرا ڕۆی تا شەڕەکەشیان بردەوە ئەنجا دوای ئەم کابرا دوایە کەوێ لێی ناگەڕێ بزانمە چییە بوو بە سەبەبی بردنەوەی لەشکری مسلمانان لەو جەنگە گەورەیە جەنگی ڕۆمەکان طبعا ئەو تابعیە بە دوای سەحابەکانە هاتووە عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ پەروەردەی ئاوانەیە ئەوە باوکی بوو بۆیە ئەو پیاوەی لێ دەرچوو لە عیلمیشە ئیمامی ئەهلی خۆراسان بوو لە حەدیثە ئیمامی ئەهلی خۆراسان هەرچی ئیمام بە دوای خۆیان هاتووە لە شافعی و لە ئەحمەد و لەوانەی تر هەمووی شاهیدی بۆ دەڵێن حەدیث لە عەبدوڵڵای کوڕی مبارەکەوە هات وەریگرن حتا ئەیانوت قسەی عەبدوڵڵای کوڕی مبارەک لە قسەی پێغەمبەرانە چێ ئەوە پاکی داهاتە ئەوە پاکی قوتە کە تۆ پەیای بیکەی بە قورگی ماڵ و مناڵەکەتە ئەگەر تۆ ئاوابی مناڵەکە داوا دەرەچ دەگەر تۆ خۆ دزبی حرام خۆر بی قۆڵ بڕ بی هەڵخەڵەتێنەر بی ئەمە کەی بە قورگی مناڵەکەتە چی لێ دەرچێت